دوای زیاتر لە ساڵێک ڕاگیرانی بەنزینی عێراقی ڕۆژی یەکشەممە 29 ئەم مانگە بەنزینەکەی حکومەتی فیدراڵ گەیشتە 5 وێزگی دابەشکردنی سوتەمەنی لە شاری سلێمانی و بەو هۆیەوە نرخی بەنزینی بازرگانیش دابەزی. بەڵێ لە دەرەوە زۆر گرانترە لە ئێرە، چونکە ئێرە بە 1950 ڕێژەکەی فەرقەکە تاوەکو دەرەوە بە 1950 یەکەی. بەس ئەگە ئەمە کوالێتی باشتر بێ ئەم بەنزینە ئەوەکو ئەوەی کە بێت ینی 93 و 92 بێت زۆر باشترە ینی ئۆکتانەکەی، چونکە ئێمە لە دەرەوە بە 1950 یەکەین بۆ تەکسی تقریبان زۆرەکەی لە سەرمان. بەنزین هەبێ باشە بۆ هەرزانبوون شتێکی باشە ئەگەر هەرزان بێ. هەر وەکو جارانمان لێنێ ئێمە ئەچوین سەرمان دانا بۆ بەنزین لە شەوە تا بەیانی ئەوەستاین ئەگەر بەرێکەوتایە بەرنەکەوتایە. هاتنی بەنزینەکە شۆفێران و بەتایبەت شۆفێرانی تەکسی زۆر دڵخۆش کرد و دەڵێن عیبەیە هەرێم هاوشێوەی موچەکە چاوەڕی بەغدا بکات تا بەنزینی هەرزانی بۆ بنێرێت. نوێنەری بەنزیخانەکانی سلێمانی هۆکاری دابەزینی بەنزینی بازرگانی بووە دوو هۆکار گەڕاندەوە. یەکەم کەمبوونەوەی خواست، دووەم هاتنی بەنزینی پاڵپشتی کراوی حکومەتی فیدراڵی بۆ هەرێمی کوردستان. هیوادارم ئەم بەنزینە بەردەوام بێ، کوالەتیشی باش بێ بۆی خەڵک ئیسفادەی لێ بکە. بۆ ئێمە بەتایبەت بۆ تەکسی زۆر باش، کوالەتیەکەش ئەگەرۆکو پێشتر بێ زۆر باشە نەگۆڕابێ. هیواداریشین حکومەت چایەکی لە ساک تەکسیەکان بێ بە عامەتەن هەمووی ئەوانەی کە تۆ زێوەس ئیدارەیان خراپ. بەنزینێکی بەرە وەڵا خۆش ژێرمان هەمووی نەوتە بەرەوەڵا حەقا پاڵاوگەکانی خۆمان بانزینەکە بنێرن و بەرەمی بێنن. بانزینێکی کوالەتی باشە، بەڵام ئەمان تێکەڵ بانزینی خراپیەکەن، ئەنا بانزینی خۆمان ئایبی نییە. لەگەڵ هاتنی بەنزینە 750 دینارێکە سێ جۆرەکەی دیکەی بەنزینی بازرگانی 25 دینار دابەزین و چاوەڕەش دەکرێت لەگەڵ دڵنیابوونی شۆفێران لە کوالێتی بەنزینە 750 دینارێکە زیاتر نرخی بەنزینی بازرگانی داببەزێت. بەراورد بە ناوەڕاست و خوارو بەشێک لە باکووریش هێشتا نرخی بەنزین لە هەرێمی کوردستان زۆر بەرزە، لە کاتێکدا بەشێکی زۆر لە پاڵاوگە نەوتیەکان لە کوردستانن، بەڵام کێشەکە ئەوەیە لەلایەن بەڕێوەبردن و خاوەنداریەتیان بۆ کۆمپانیەکانی دووپاری دەسەڵاتدار یان کەسەکانی نزیک لەوان دەگەڕێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.